لە مانگی دەی 2020ەوە لە 15 دەی 2020ەوە دەستمان کرد بە چاندنی ئەم پیازە جۆری پیازەکە پیازی قوتووە قوتوی ئەمریکی پێڵێن وینیجینی ئەمریکی پێڵێن پیازی شیرینە بۆ باڵێن بۆ مەتاعمەکان بۆ ئانە زیاتر بەکارێت لە شارە زورا پێم وایە ئەمساڵ ئێمە یەکەم پیازین کە خێنە بازارەوە پێش لەگەڵ هەولێر پێگەیشتین چونکە هەولێر ساڵانە زۆر پێشێمە پێگە. ئێمە لە چواری بەیانیەوە لە ماڵ دەرەچین جاری وا هەیە تا 9 ئەچینە 11 ئیتر ئاوا بە پێ ئیشەکە هەموو ئیشێ زەحمەتی خۆی هەیە بەڵام ئیتر ئێمە لە خوای گەورە بە زیابێ پێی ناڕەحەت نیشکور. باور که و تقریبا 23-4 ساله از وی شولید کم شول چادروانا هم خیاطیه و هم تشت ایجاری هم دن خیاطی چادر سیاره یا نوع سیاره تفید هم چادرتون چید کن و چادرت هیس که مثلا سقف دوشه تا یه تیز که وانا هم چید کن تشت یعنی خیاطیه هر تشت پرده دکان های مزالا فلانا هم چید کن. ما چادر طایز های تنیت کیا و تریلا واندشتا یه سربانت خانیا و نوروز آجمعیت مناسبای تنیت حجکویت سفرا خود مشکله بس بهرا پتر صینی و ایرانیه و لایلون ترکیه جا وشکی هی بس وکی دی بهرا پتر تشتت ایرانی نه وکی قماش. Es un nuevo proyecto que se llama Gravitación Visual, donde hace un juego utilizando como medio la fotografía, hace una especie de collage fotográfico donde representa diferentes museos de todo el mundo. Hace que el propio museo, la arquitectura del museo, se convierta en obra de arte. Pues mira, me encanta esta exposición porque yo soy muy de espacios geométricos y me gusta mucho cómo Patrick encaja el espacio dentro de un cuadro. Realmente es como estar dentro de un museo y, no sé, me envuelven, me gusta mucho. Me gusta mucho la técnica del collage, entonces me parece que encaja como todo lo que realmente me puede interesar.